بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵم بە ئێوەی بەڕێز دەگەینەوە لە بەرنامەی باس و خواس. لە بەرنامەی ئەمڕۆیان تەورەی ئەمڕۆی بەرنامەی باس و خواس باسکردنە لە جۆرەکانی قەرز لە ئێستادا. قەرز چییە و بەچی دەوترێت قەرز؟ قورئانی پیرۆز چۆن باسی قەرزی کردووە. قەرز کە خۆی جۆرێکە لە دەستگرۆی و هاوکاری و سوکردنی باری شانی قەرز وەرگرت تا چەند ئیسلام گرنگی پێداوە و پاداشتی بۆ کەسی قەرزدەر دیاری کردووە. شریعەتی ئیسلام شێواز و چۆنیەتی قەرزی چۆن دیاری کردووە و ئەو ڕێگایانە چین کە پێویستە هەردوو لایەنی قەرزدەر و قەرز وەرگەر پێوەی پابەند بن. قەرز لەگەڵ گەشەی ژیان و گۆڕانی سەرمایەگوزاری گۆڕانی بەسەردا هاتووە. قسە دەکەین لەسەر شێواز و مامەڵەکردن لەگەڵیدا. قەرزی مۆدێرن چییە؟ قەرز بە قیست جۆرێکی دیکەی قەرزە چۆن دەکرێت مامەڵەیەکی گونجاو و شەرعیانەی لەگەڵدا بکەین. شتێکەیە بە ناوی قەرزی حەڵاڵ و قەرزی حرام. قەرزی بەویست و بێویست شێوازێکە بەرەوکی زۆربەی فرۆشیارانی گرتووە. ئەمەیان چییە و سوود و زیانەکانی چەندن؟ میوانی بەرنامەکەمان بەڕێز مامۆستا ئەبوبەکر پێنجوێنی و بەیەکەوە باس و خواسی جۆرەکانی قەرز دەکەین لە ئێستادا. لەگەڵمان بن. مامۆستاجیان زۆر بەخێر بێ و سوپاسی ئامادەبوون دەکەین. سپاس بۆ جەنابتان. زۆر سپاس. دیارە لە پێشەکی بەرنامەکە باسیەوەمان کرد کە ئێمە باسی جۆرەکانی قەرز دەکەین لە ئێستادا. ئێستا کۆمەڵێکی زۆر لە جۆری قەرز پەیدا بووە و بازاڕیش گۆڕان و گۆڕانکارێکی تازەی بەسەرداهاتوە. دەمانەوێت ئەمڕۆ لە چوارچەوەی ئەم بەرنامەدا لە چوارچەوەی ئەم گفتوگۆیەدا قسە بکەین لەسەر جۆرەکانی قەرز و بۆ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕوون بکەینەوە. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەین. یەکەم پرسیارمان قەرز چییە و بەچی دەگوترێت قەرز؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. سەرەتا بێگومان قەرز لە ڕووی پێناسەیەکی زمانەوانی یا پێناسەیەکی شەرعی لە ڕووی زمانەوانی بە معنای دیاریکردنی بڕێک ماڵ و داهات پارەی نەقدی بێ یا هەر کاڵە و شمێکی دیکە بدرێت بە کەسێکی بەرامبەر و مەرجی وەرگرتنەوەی تێدا بێت لە ڕۆژێک و کاتێکی دیاریکراوە. لە ڕووی شەرعیشەوە قەرز بە مانای لە بەرچاوگرتنی ئەجر و پاداشتێک لە دەستگرۆیی و هاوکاری کەسێک بە بڕەپارەیەک یا هەر بڕە کاڵا و شتومەکێک کە دوایی هاوشێوەکەی وەربگیرێتەوە لە کات و مەوعیدێکی دیاریکراوە بە شێوەیەکی گشتی. هەڵبەت دەمانەوێت باسیەوە بکەین قورئانی پیرۆز تا چەند گرنگی بە قەرز دەدات و لە قورئاندا چۆن باسی قەرز هاتووە هەمەوەی کە بەتایبەتەوەی کە قەرز دەدا بەوانەی کە محتاجن کە پێویستیان هەیە. بێگومان ئەگەر ئێمە سەرنج بدەین شریعەتی ئیسلامی پیرۆز بەگشتی عقدی معاملات عقودی معاملاتی مالی کردو بە 5 بەشەوە. بەشێک لەو عقودانە پێیانەوترێ عقودی تەبەڕوعات واتە لەسەر بنەمای بەخشین و چاکەکردن لە بەرچاوەگیرێ وەکو بەخشینی دیاری و خەڵات و پێدانی قەرز. بۆیە قەرز لە چوارچێوەی شریعەتی ئیسلامی پیرۆز یەکێکە لەو مامەڵانەی لە نێوان دوو کەس یا زیاتر لە دوو کەس لەسەر بنەمای ڕەچاوکردنی ئەجر و پاداشتی خوایی زائیدەن هاوکاری و کۆمەکی کەسێکی بەرابەر کە لەسەر بنەمای پێویستی داوای قەرزێکی دیاریکراو لە کەسێکی دیاریکراو یا دەستگایەکی دیاریکراوەکە. لەسەر ئەم بنەمایە ئەگەر ئێمە سەرنج بدەین خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە 8 جار لە قورئانە چەمکی قەرضی بەکارهێناوە و 2 جاریش چەمکی دەینی بەکارهێناوە. دەین مانا و واتاکەی گشتیترە تا قەرض بەو مانایی هەر شتێ بکەوێتە ئەستۆی ئێمە لەلایەن بەرامبەرەکانمانەوە چ بە وەرگرتنی دەستی بێ چ بە ڕێکەوتنی کڕین و فرۆشتن و مامەڵە وەکو سەلام وەکو بەیعی ئەقساد وەکو هەر جۆرە عەقدێکی دیکە ئەوە پێی ئەوترێت دەین کەواتە مانای دەین فراوانتر لە مانای قەرض. بەڵام ئەوەی کە ڕەچاو کراوە لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار لە هەر جێگەیەکە کە باسی قەرضی کردووە 3 بنەمای ئەساسی لە بەرچاو گیراوە.
یەکەم شت لەبەر ئەوەی کەسی قەرزدەر کەسە دەستڕۆیشت و خاوەنتوانە و ئیمکاناتەکەیە جۆرێک لە سەربەرزی و دەست و دڵکراوەیی تایە ناوی ئەوی هێنراوە بە ئیسمی من بە کەلیمەی من هێناویەتی کە کێ هەیە قەرز بدات بەڵام ئەو کەسەی کە قەرزەکە وەردەگرێ ناوی دیاری نەکراوە لەبەر ئەوەی کە کەسێکی خاوەن پێداویستیە پێداویستیەکەی ئەگەر مادی بێت یا معنەوی بێت بۆیە خوای پەروەردگار خۆی خستۆتە بری کەسی قەرز وەرگرە فەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا لە کاتێکا کە هیچ کەسێک نییە قەرز بدا بە خوای پەروەردگار بۆچی؟ ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئیسلامی پیرۆز نەتەنیا ئاینەکەمان بەڵکو خودی ڕەب العالەمین خاوەنەکەمان جەل جەلالوه خۆی پشتیوانیەکی گەورە لە کەسی هەژار و نەدار و محتاجەکە لەکوێ ئەو احتیاجە ئەم خۆی ئەخاتە بری ئەو داوای کۆمەکی بە ناوی خۆیەوە ئەکات بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت هەروەکو چەمکی فی سەبیلیلا لە جێگاکانی تری قورئانی پیرۆز کەمە بەست پێی جارێکی دیکە دەستگرۆیی خەڵکە یەکێکی تر لە خاڵە تایبەتمەندیەکانی قەرز ئەوەیە کە خوای پەروەردگار هەمیشە فەرمێ یوضاعفه له ئەجرا یا یوضاعف له ئەضعافا مضاعفة یعنی چەندانکردنەوەی ئەم قەرزەی کە ئەو ئەیدات بە وەرگرتنەوە خوای پەروەردگار بەڵێ نەدات بە خاوەنەکەی ویان لەوە گرنگترە فەرمێ تەجیدوه عند الله هەر کەسێ قەرزێک بە خوای پەروەردگار بدات ئەوە لە لای خوا وەری دەگرێتەوە دابێتی بە هەر کەسێک بۆیە ئیمام ئیبن القەیمی جەوزی لە سەر ئەم ئایەتە پیرۆزە خوێندنەوەیەکی جوان و لەطیفەیەکی جوانە ئەڵێ کەسی خێرکەر کەسی قەرزدەر احتیاجترە لەو کەسەی کە قەرزەکە وەرەگرێت ئەم بە وەرگرتنی ئەو بڕەپارێ احتیاجەکەی دەفع بێ ئەویش بە دەستکەوتنی پاداشتی خوای پەروەردگار کە دەستیەکەوێت لە بەرابەر پێدانی قەرزەکەی خۆیەوە زۆر باشانی خوای گەورە کەواتە و گرنگیەوە دەردەخا کە خوای پەروەردگار ئەجر و پاداشتێکی نەبڕاوی داناوە بۆ هەموو ئەوانەی کە بەڵام بە نیەتێکی ساف و بە نیەتێکی پاکەوە دەیانەوێ دەستگرۆی هەژارێک دەستگرۆی کەسێک بکەن کە پێویستی لە ئێستادا پێویستی بە بڕێک مادەیە بە بڕێک هاوکاری هەیە دەلالەتەکە لەسەر ئەوەیە کە دەبێت نیەتەکە پاک بێ گومانیتیان نیە ئەگەر ئێمە سەیری تێکڕای ئەو چەمکانە بکەین کە شەریعەتی ئیسلام بەکاری هێناون یەکێک لەوانە بۆ نمونە چەمکی سەدەقەیە کە ئەوەی جەنابەت ئاماژەت پێدا یەکێکی دیکەیان چەمکی زەکاتە یەکێکی دیکە چەمکی ئینفاقە یەکێکی دیکە چەمکی ماعونە چەمکی زەکات لە ڕووی زمانەوانی مەصدەرە بە مانای نمو دێت بە مانای گەشە پێدان دێت واتە ئەو کەسەی کە بڕێک ماڵی دیاری کرا و لە ماڵەکەی ئەبەخشێ ئامانج لێی هەم گەشەی مرۆیی خۆیەتی بەرەو ڕشد و کەماڵ ئەڕوا کە لە خەسڵەتە خراپەکانی چاوچنۆکی و بوخل و شوح و دەستنوقاوی و ئەنانیەت و خودپەسەندی ڕزگاریە بێ ئەتوانێت دەستی دەوروبەرەکەی بگرێت و بەپێی ئەو نعمەتەی خوا پێیداوە لە دەستی ببێتەوە و بیگەێنێتە بەرامبەرەکانی و چەمکی سەدەقە کە تەواوکاری چەمکی زەکاتە بە مانای صدق هاتووە واتە کەسێک کە ئیدعای ئیمان و خواناسیەکات و خوای پەروەردگاریش لە بنەڕەتە ماڵ و دارایی هەمووی خۆی خاوەنیەتی ولكو لجيجيك لقرآن فرمي وأنفقوا مما رزقكم الله يعني وآتوهم من مال الله الذي آتاكم مال الله الذي يعني ببخشن بيان بدن لو ماليك خوا بيداون بويا كاتك إنساني مسلمان أبخشي بخشينكي ناو أنري بصدقة لم جيجيدا وأم صدقة بمعنى شي بمعنى إثباتي صدق إيماني خاونكي واتكسك كاتي أبخشي أبي رازقوي إيمانكي خوي بسلميني بۆ ئەوەی کە لەو ماڵەی خوا پێیا و ئەبەخشێت معنای وایە ئیدعای لە ئیمانە ئیماندارێکی ڕاستەقینە زۆر باش مامۆستا قەرز پێدان بۆ خۆی دەچێتە چوارچەوەی چاکەکردنەوە یان چوارچەوەی سەدەقەکردنەوە یان چوارچەوەی بەخشینەوە چونکە تۆ لە زەمانێکدا کە دەستگرۆی هەژارێک دەکەی کەسێک دەکەی بە مانای قەرز پێدانیش ئەوە جگەلەوەی بەخشینە و زەکات پێدانە جگە لەمانە بەڵام لەو کاتێک کە تۆ پێی دەبەخشی ئەو محتاجە ئەو نیەتی بەڵێن دەدا کە لە کاتێکی دیاریکراودا کە خوای گەورەیان شتێکی هەیە بیفرۆشیان خوای گەورە دەستی پێدا بیداتەوە ئەمەش دیشان دەچێتە چوارچەوەی سەدەقە و
بەخشندەیەوە. ئێمە بۆ ئەوەی کە ئایا قەرز ئەچێتە چوارچێوەی بەخشین یا خێر و پاداشتی بەقەدەر بەخشینە یا کەمتر یا زیاتر لە بەخشینە، پێویستە لە دوو ڕەهەندەوە قسە بکەین. ڕەهەندی یەکەمیان ڕەهەندی دەقە شەرعیەکانە کە ئاەتەکانی قورئانی پیرۆز وەکو ئاماژەماندا لە سەرەتایە وەرگرتنەوەی بە چەندان قاتی ئەوەی کە ئەم داویەتی و هەروەها ڕەهەندی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا لە فەرمودەیە کە ئیمامی طەبەرانی ئەیگێڕێتەوە ئەفەرمێ قەرض الشەیء خەیڕ من صەدەقەتیه، یعنی قەردانی شتێک بە قەرز باشترە لە بەخشینی. و هەروەها دەفەرمێ لە فەرمودەیەکی ترە دوو جار قەرزدان بە کەسێک وەکو جارێکی بەخشینی وایە. لەو فەرمودەیەش کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوڕەوی پێکرا لە شەوی ئیسرا و میعراجە، کاتێکە لەسەر دەرگای بەهەشت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی دیەوە کە پاداشتی قەرز وەرگر لە لای کەمی قەرز بەخشی خێرەکەی زیاترە لەو کەسەی کە ئەبەخشێ لە لای کەم. کاتێکە نووسرا بوو بەخشین 1/10 پاداش دەدرێتەوە لای کەمەکەی، بەڵام قەرزدان 1/19 پاداش دەدرێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری کرد لە سەیدنا جیبریل عليه السلام، فەرمووی ئەی جیبریل ما بال القەرض، بۆچی قەرز پاداش دەکەی بەم شێوەیە خەریکە دوو چەندانی بەخشین ببێتەوە؟ ئەویش لە وەڵامە فەرمووی چونکە دەگونجێ کەسێک لەسەر بێ احتیاجیەوە داوا بکا و سوال بکا و بیدرێتێ و پێی ببەخشرێ بە داوای خۆی یا بەبێ داوای خۆی، بەڵام هیچ کەسێک لە بێ احتیاجیا قەرز ناکە و ئیلتزامێک ناخاتە سەرشانی خۆی. و ئەمڕۆ لە ڕووی زمانی ئابووری و گەشەی ئابووری، فەلسفەی ئابووری ئێستا لە غەربە گەیشتوونەتە ئەوە بەشێک لە پێشکەوتنی گەشەی ئابووری ڕۆژ ئاوا پشتی بە قەرز بەستووە. بۆیە ئێستا دوایین دیدگای ئابووریناسانی ڕۆژ ئاوا ئەڵێن بەخشینی دۆلارێک بە قەرز بەرامبەر بە $2 خێر و سەدەقەیە. بۆ چونکە ئەو کەسێک کە قەرزەکەی ئەدەیتێ جۆرێک لە ئیلتیزام و پابەندی ئەخاتە سەرشانی خۆی، ویان خۆی ئیستفزازی بیر و ئەندێشەی خۆی کردووە، کەسێکی وەبەرهێنە، کەسێکە توانای ئەوەی هەیە قەرزەکەی خۆی بە شێوەیەکی دروست بەکاربێنێ، دوجار ئەو قەرزەی کە بەکارهێنێ لە سوور و گەشەی ئابووری بە شێوەیەک دێکە بە پرۆژە کۆتایی پێبێ و بەکاربردنەکەی لە جێگەی گونجاوی خۆیان بێ، لانی کەم نەچێتە چوارچێوەی بەفیڕۆدان. چونکە ئەو کەسێک کە هەژارە، ئەو کەسێک کە قەرزارە، زۆرتر زیاتر بەرپرسیارانە لە خەرجکردنە مامەڵاکە زۆرتر وردەبێتەوە، زۆرتر بایەخی بەوەی هەیە کە چۆن لیستی پێداویستیەکانی خۆی لە گرنگترینەوە بۆ گرنگتر دەستنیشان بکات، ڕێکی بخات تا ئەو کەسەی کە بێباکە و بەردەوام پوڵ و پارە بەسەر یا ئەڕژێت و هیچ باکێکی نییە. بۆیە ئێستا فەلسفەی اقتصادی غەربی ڕێک هاتووە موافق بە ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەوەمان پێ دەڵێ کە بەخشی پێدانی دۆلارێک بە قەرز باشترە لە بەخشینی $2، نەتەنیا لە تەرازوی ئیمان و چاکەکاری قیامەتیە لە بوعدە ئینسانیەکەوە، ئینەما لە بوعد و ڕەهەندە ئابووریەکەیەوە. زۆر باشە مامۆستاچیان. بابزانین شریعەتی ئیسلام چۆن قەرزی ڕوون کردوێتەوە، ڕێگا و شێوازەکانی هەم پێدانی قەرز و هەم دانەوەی قەرزیشی ڕێخستۆ و دیاری کردووە. بێگومان ئێمە بۆ ئەمە پێویستە کە بگەڕینەوە خزمەتی گەورەی پێغەمبەران محەممەد ڕسوول الله صلی الله عليه وسلم، کە خوای گەورە فەرمانمان پێکات کە ئێمە ئەو بکەینە پێشەنگ و ئوسوەی خۆمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانی مبارەکی خۆیان هەم قەضاوەتی کردووە لە نێوان دوو کەسا کە قەرزار و قەرزدەر بوون، هەم هاندانی کردووە لەوەی چۆن ئەو کەسانەی زەرەرمەند بوون یا ئەو کەسانەی کە هەژار بوون چۆن قەرزیان بدرێتێ، هەم چۆنیش ڕێنمایی ئەو کەسانەی کردووە کە قەرزیان لەلا بووە و توانای دانەوەیان نەبووە، چۆن کەوتۆتە نێوانیان جۆرێک لە ئاشتەوایی و سڵح و ڕێخستنی بۆ کردوون. و لە ژیانی مبارەکی خۆیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەم قەرزی کردووە هەم قەرزیشی داوە. و وەکو ئاماژەماندا ئێمە زیاتر لە 100 فەرمودەی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم لە چوارچێوەی قەرزە کە ئەتوانین کۆمەڵێ حکمی لێوەرگرین. یەکێک لەو حکمانە ڕەوایەتی
هەم پێدان و هەم وەرگرتنی قەرز لە ڕوانگەی شریعەتی ئیسلامەوە و هەروەها بە ئامانجگرتنی ئەوەی کە قەرز هۆکارێکە لە گەشەی ئابووری لە باشتر و چاکترکردنی گوزەران و گەشەی ئابووری و ژیانی خەڵکی بە شێوەیەکی گشتی لەو ڕەهەندەوە چونکە ئەو کەسانی کە پارەیان لە خۆیان زیاتر هەیە زۆر جار هەڵی ئەگرن بە هەڵگرتن تووشی گونا هەبن چونکە تەکنیزە و احتیکارە و تەکنیزیش ئیسلامی پیرۆز حرامی کردووە تەنانەت ئێستا هەندێک لە ئابووری ناسانی دنیا ئاراستەی ئەوەیان گرتووە ئەڵێن پارەش وەکو هەموو مادە خۆراکیەکانی تر بێن تاریخی ئینتاج و ئینتیهای بۆ دیاری بکەین بەرواری دەرکردن بەرواری کۆتایی هێنان و پوچەڵکردنەوەی بۆ ئەوەی کە خەڵک زۆر نەتوانێت بیشارێتەوە بە نمونە ئەمڕۆ هەرێمی کوردستانی ئێمە ڕاستە کۆمەڵێک مەینەتی و گرفتی گەورەمان هەیە لە ڕووی ئابووریەوە بەڵام یەکێک لەو گرفتە ئابووریانە ئەوەیە کە لەم ڕۆژگاری نەبوونیەیە پڕفرۆشترین شت لە بازاڕە بریتی بۆ لە قاسە بۆچی چونکە خەڵک کە هەستەکە باری ئاسایشی وڵاتەکەمان تا حدێک کەوتۆتە مەترسیەوە و بێمتمانەیی لە بەرابەر لە نێوان دەسەڵات و کۆمەلگایە دروست بووە و بانکەکان بوونەتە کۆمەڵێ باڵخانەی مایەپوچ بوونەتە کۆمەڵێ دەستگای مایەپوچ و هیچ متمانەیەکیان لەسەر نەماوەتەوە خەڵک پشت بەخۆیە بەسێ بۆ هەڵگرتنی پارەکانی بێگومان کە ئێمە هاتین تەکنیزی پارەمان کرد ئەو کاتە پرۆژەکانمان خەرجیەکانمان داهێنان و خزمەتگوزاریەکانمان تێکڕای کاری وەبەرهێنانمان لە کەرتی کشت و کاڵی بازرگانی پیشەسازی بەرەو لاوازی و پوکانەوە چێ هەروەکو ئەمڕۆ پێوەی دیارە بۆیە ئەو ڕەهەندەش لە ژیانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم زۆر گرنگ بووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک کەس کە توانای کارکردنیان بووە یعنی دەسمایەکیان نەبووە داوای کردووە لە سەحابەی دیکە کە قەرزیان بداتێ و لە کاتی پێدانی قەرزەکەیشان لێ پرسینەوەیان لێ بکە بۆ ئەوەی بزانێت چ کارێکی وەبەرهێنان و مامەڵەیەکی دارایی پێکردووە و بەرامبەرەکەیش چۆن توانیوێتی هەم سەرمایە و دەسمایەکەی خۆی کە قەرزی خەڵکە بیپارێزێ هەم چۆن زیادە ڕیبح و قازاجێکیش بەدەست بێنێت بۆ ژیان و گوزەرانی خۆی تەنانەت لە باسی قورئانی پیرۆزە خوای پەروەردگار ڕبح کە بریتیە لە قازانجی سەر مامەڵە داراییەکان بە فەضلی خۆی ناوی بردووە وابتغوا من فضل الله بۆ نمونە لە سوورەتی جومعە کە ئاماژە ئەدا و هەروەها لە سوورەتی بەقەرە لە سیاقی مەقامی حەج و لە لەحەزاتی عەرەفەیە لەیس عەلەیکم جوناح ئەن تبتغوا فضلا من ربکم فإذا أفضتم من عرفات أو جاردت وسر باسي مقام حجيكان مناسكي حجمان بوكا كواتر لويشا إسلامي بيروس منعي نكردوا كإيما بشيق لبيرو أنديشي خومان لاي ماملو تجارت بكاتي كإيما لإحرامين كاتي كيشكال عرفة دين لو كاتيا تشاومان لسر فضل إخوابك فضل لو آياتيا بمعنى ربح قازانج دي وخرابترين كاري إنسان كان كاري دور وكانا کە تێیدا مایەپوچ و خەسیرە دنیا والآخرە بن زەرەرمەندی دنیا و قیامەتە بن قورئان چۆن وێنایەنەکە لە سەرەتای سوورەی بەقەرە فەرمێ فما ربحت تجارتهم وما كانوا مهتدين ئەمانە بازرگانیەکی بێقانزاجیان کردواتە پڕ لە زەرەر کەواتە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە جوڵەی قەرز لە کۆمەلگای خۆیە پشتی پێبەستووە بۆ وەکو هۆکارێک لە ڕوویەکەوە هاوکاری یەکتر بین کە وەزیفە ئینسانیەکە جێبەجێ بکەین لە ڕوویەکی تریشەوە گەشە بە کەرتی ئابووری خۆمان بدەین و دەستەبەری پێداویستیەکانی ژیانمان بکەین. زۆر باشە مامۆستاجان دەستەکانت خۆش بێ. دەبێت قسە لەسەرەوە بکەین ئایا قەرزێک هەیە بە عنوانی قەرزی حەڵاڵ و قەرزێکیش هەیە بە لەژێر ناوی قەرزی حەرام؟ ئەگەرم دوانە هەیە دەمەوێت باسی لێ بکەین. بێگومان بابەتی حەڵاڵ و حەرام بابەتێکی گرنگ و گەورەیە لە پانتایی ژیانی ئینسانە و ئێمە ئەزانین بابەتی حەڵاڵ و حەرام پەیوەندیدارە بە هەموو جوڵە و هەڵسوکەوتێکی ژیانی ئینسان لە تێکڕای کای ئابووری و مامەڵەداراییەکان و لە کایە کۆمەڵایەتیەکان و لە کایە سیاسیەکانە لە هەموو بوارێکە بۆیە بەڵێ ئێمە چەندین جۆر قەرزمان هەیە لە خراپترینی قەرزی حەرام بریتیە لەو مامەڵانەی کە بۆنی ریبا و سوخۆریان لێدێت بە نمونە کەسێک قەرزێکەدا بە کەسێک کە
ئەم قەرزە لەسەر بنەمای ئەوەی لە کاتێکی دیاریکراوە بیداتەوە بەڵام بە زیادەیەکی دیاریکراو کە پێی ئەوترێ فائیدە سوو کە ئەم فائیدەیە لە ڕووی وەزیفەی فەلسفەی اقتصادی بارگرانیەک لەسەر کەسی قەرزار دروستەکە. بۆ نمونە ئەو کەسەی کە $10,000 وەرەگرێ ئەبێ لە بەرابەرە $11,000 بداتەوە ئەگەر خۆی بەکاری بێنێ یا مامەڵەی بازرگانی پێ بکە لە بەکاربردنی خۆی یا مامەڵە بازرگانیەکەی ئەبێ ئەم کەسە دووشت لە بەرچاو بگرێ کاتێک کە قانزاج و مامەڵەیەکی پێکە ئەبێ لە لایەکەوە بیری لای ئەوە بێ فائیدەکەشی مسۆگەرکە زیادەیەکی قانزاجیش بۆ خۆی مسۆگەر بکە کەواتە وەکو ئەوایە بار و سەربارێکی هەبێت لە ڕاستیە کە ئەگەر ئیسلامی پیرۆز لە بەرابەر ئەمەیە ئەگەر کەسێک پارە بە کەسێک بدە سێ ڕێگای دیاری کردووە یا ڕێگای قەرض الحەسەنی دیاری کردو بۆچی کەلیمەی حەسەن ئیضافە کراوە بۆ قەرز و بۆ وەصف و صیفەت بۆی بۆ ئەوەی کە چۆنی ئەدا بەو شێوەیە وەریگرێتەوە تەنیا ئیلتیزامی دانەوە بخاتە سەر بەرامبەرەکەی بەڵام ئەو کەسەی کە بە فائیدە ئەدا ئەبێ هەم بڕە قەرزەکە بە دیاریکراوی هەم زیادەکەشی بدا بۆیە ئێستا لە فەلسفەی غەربیشە تەنانەت کە خوای پەروەردگار لە قورئانە هەڕەشەی کردووە یەمحەق الله الربا ويربي الصدقات یعنی خوای پەروەردگار هەڕەشەی بەوە کردووە کە هەر مامەڵەیە سوخۆری تایە دەخاڵت بکە محقی بکات محق بە مانای هەڵگرتنی بەرەکەت کەمکردنەوەی و هەندێک جار بە مانای مایە پوچکردنی خاوەنەکەی و سڕینەوەی لەسەر ژمێرەی واقعی ئابووری وەکو ئەبینین ڕۆژانە و ساڵانە و هەفتە و مانگ دەیەها کەس و سەدەها کەس لە ئاستی ژیانە ئینهیارەکات ئیفلاس و مایەپوچی خۆی ڕائگەێنێ و هۆکاری سەرەکیش دەدەخل و داخلبوونیەتی بەو مامەڵانەی کە جۆرێک لە قومار یا سوخۆری و ڕیبایانتیایە بۆیە دوایین تێڕوانین و نەڤەریەی ئابووری غەربی کە خەڵکی ڕۆژ ئاوا جائیزە و خەڵاتی نۆبڵیان لەسەر وەرگرت بریتی بوو لەم جوملەیە کە خزمەتی مرۆڤایەتی پێ بکەن لە کاتێکە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم 1400 ساڵ بەر لە ئێستا ئیقراریان لەسەر ئەمە کردووە کە ئەویش ئەوەیە ئین النقود لا تلد النقود پارە لە خودی خۆیان عقیمە نەزۆکە نابێ بە هیچ شێوەیەک پارەی ببێ تەنها لە ڕێگەی مامەڵەوە تەنها لە ڕێگەی مامەڵەوە یا ئەیها الذین آمنوا خوای پەروەردگار ئەمرەکات لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم يعني خوا ڕێگەی نەداوە ئێمە ماڵ و دارایی یەکتر بخۆین ئیلتیزامی ناحەق و بێجێ بخەینە سەرشانی یەکتری إلا بەڕێگەی مامەڵە نەبێ لەسەر مەبدەئی ڕێضا و ڕەزامەند کە ئەویش پتەچێ چوارچێوەی عقودی معاوضات و ئاڵوگۆڕ لە چوارچێوەی ئەعیان یا مەنافع خزمەتگوزاریەکان یا کاڵاوشتە و مادە بازرگانیەکان بە شێوەیەکی گشتی ئەمە ڕامان دەچێشە بووی کە ئێستا لە زۆرێک لە قەرزانی نێودەوڵەتی لە قەرزانی بانکەکان بانچێک قەرزدەدا بە وڵاتێک بانچێک قەرزدەدا بە کۆمپانیایشی دەر لە وڵاتێکی دەر بە کۆمپانیای نەوڵاتەکەی خۆی بەڵام زۆرینی مامەڵی ئێستا قەرز بێدانی ئێستا لەسەر بنەمای سوور ڕیبایە یعنی ئەمە بۆچی لە جیهاندا کە بەم شێوە هەتا خراپەی هەیە لە ڕووی ئەوەی کە بەڕێزت باسی دەکەی ڕۆژانە گوێبیست دەبی ساڵانە گرفتێکی ئابووری ماوەیەک بۆ وڵاتێک دێ کە توژی تەنگژێکی اقتصادی دەبن بانکەکان ئیفلاس ڕادەگەن کۆمپانیا گەورەکان ئیفلاسی خۆیان ڕادەگەن لەسەر بنەمای ئەمەیە بەڵام بۆ لە کاتێک درچیان پێ نەکردووە یان بۆ هەر لەسەری سوورن بەردەوام لەسەر بابەتی سوو خۆی بێگومان بەداخەوە مەوزوعی چاوچنۆکی لە دنیای ئینسانیەتە تا ئەمڕۆژ زاڵە لەسەرمان هەروەکو زانایەکی گەورەی بواری کۆمەڵناسی ئەمریکی کە پرۆفیسۆرە کتێبێکی نووسیەوە بە ناونیشانی المجتمع الأمریکی و عاریەن کۆمەلگای ئەمریکی مەکشوفەن یعنی بەڕووتی بە دیاری باس لەوە کات کە ئێمە لە قۆناغێکین بیر لەوە ئەکەینەوە چۆن غەزوی فەزا بکەین و ژیان بگوازینەوە بۆ هەسارەکانی دیکە بەڵام لە ڕووی مرۆیی بوونمانەوە ناتوانین شەو بە ئارامی لە ماڵ بینە دەرەوە و لە پارکەکانی نزیک ماڵەکانی خۆمان دابنیشین و لەو باندەکانە ترسین کە دەستمان بەسەرا بگرن و بمان فرێن و دوایی بە پارە بماندەنەوە بە خانەوادەکانمان یا بمان کوشن و هەروەها ئەڵێت ئێمە توانیمان ئێمەی مرۆڤ توانیمان لە بۆشایی گردوونە باشتر لە باڵندەکان بفڕین و لە ناو دەریاکانیشە باشتر لە ماسی و نەهەنگەکان جوڵە بکەین بەڵام ئەوەی کە نەمان کردووە و هەر ئەوەش ئەرکی خۆمانە لەسەر گۆی زەوی نەمانتوانی وەکو مرۆڤ بژین
ئەم چاوچنۆکیە لە ڕاستیە بێگومان قەرزی نێودەوڵەتی یەکێکە لەو مەترسیە گەورانەی کە داگیرکەر لە سەردەمی ئەمڕۆی مۆدێرنەی ئێستا لە ڕواڵەت و لە بەرگی پێدانی قەرز و هاوکاریە مرۆیەکان جارێکی دێ داگیرکاری خۆی ئەسەپێنێتەوە بۆیە لە قەدیما وتراوە ئیذا کانە ئەکلوکە فی کیسیکە عقلك في رأسك وإذا كان أكلك في كيس غيرك عقلك في رأس غيرك وتراوە ئەگەر خۆراک و پێداویستەکانی ژیانی تۆ لە گیرفانی خۆتابێ عقلیش لەسەری خۆتایە بۆ خۆت بیرەکەیتەوە خۆت بە بیرکردنەوەی خۆت هەنگاوانەی بەڵام ئەگەر خواردن و پوڵ و پارە و سامان و ماڵت لە گیرفانی خەڵکی دیکەیە بێ و لە لای خەڵک بێ ئەو کاتا بێ عقلیشت بە ئاراستەی ئەوان و ویستی ئەوان بیر بکاتەوە یعنی یەکێک لە ڕێگا مۆدێرنەکانی داگیرکاری پێدانی قەرزی نێودەوڵەتیە و لە ڕوانگەی قەرزی نێودەوڵەتیەوە ئەتوانن دەیان و سەدان مەرامی سیاسی و خراپی خۆیان لەسەر وڵاتانی ژێرچەپۆک و هەژار و داگیرکراو بە جۆرێک لە جۆرەکان فەرز بکەن و بێگومان جێکەوتەی هەژاری لە وڵاتانی دنیای سێ بە شێوەیەکی گشتی دنیایەک جێکەوتەی مەترسیداری هەیە لە ڕەهەندی سیاسی لە ڕەهەندی زانستی لە ڕەهەندی کۆمەڵایەتی کە هەر کام لەمانە ئەگەر ئێمە دیراسەی قوڵیان بۆ بکەین بەرنمەیەکی لەم شێوەیە ئەوێ لە ڕاستی بێگومان ئێستا عێراق بنمونە عێراق تا ئێستا 10 میلیارد دلاری لە وڵاتان لە وڵاتە گەورەکان لە بانکی نێودەوڵەتیان لە بانکە جیهانیەکان وەرگرتووە پێدەچێت قەرزەکانیشی بەردەوام کاڵەکە ببن ئەمە هەمووی سوی تێدایە بەهۆی شەڕ و گرفتارەکانی عێراقەوە پارە قەرز کراوە و هەمووی لە بەچەک و چۆڵدراوە خەڵکیشی زۆر هەر لە ناو عێراقە دەربەدەر بە بەڵام جارێکی دیکە ئەمە نابێتەوە بە ئافاتێکی گەورە بەڵایەکی گەورە ئاسەوارەکەی کە لە ئایندەدا کە وڵاتان هەموو مەرامەکانیان بتوانن وڵاتە داگیرکەرەکان جارێکی تر وەکو مستعمرەیەک سەیری ئەم وڵاتە بکەن سەیری نەوتەکەی بکەن وەکو سەروەتێکی خۆیان سەیری ئەو وڵاتە بکەن کەی حەزیان لێبوو ئەم بکەن بەگژ ئەودا ئەو بکەن بەگژ ئەودا سەرڕای ئەوەی جێکەوتە کۆمەڵایەتەکانی وەکتۆ باسی دەکەی لەوانە کێشە و گرفت بەهۆی نەبوونیەوە بکەوتە نێوە عائیلەکانەوە لەوانەیە زۆرێک لە گەنجەکان تووشی لادان ببن بەهۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکانەوە هەموو ئەمانەش بێگومان ئەمڕۆ وڵاتانی دنیا بوون بە دوو بەشەوە بەشێک کە هەندێک جار من ئەڵێم وڵاتانی فامیدە و ژیرمەند یا عاقڵ و خواپێدا و ئەو وڵاتانن کە ئەمڕۆ جگە لە دەستەبەرکردنی داهات و پاشەکەوتی خۆیان بیریان لە لای داهات و پاشەکەوتی نەوەکانی داهاتی خۆیانە هەندێک لەو وڵاتانش کە نەهامەتی باڵی ڕەشی بەسرە کێشاوە وەک وڵاتانی دنیای سێ و عێراق و کوردستانی ئێمە بە تایبەت وەکو وڵاتێکی زەق لەناو ئەم وڵاتە مەترسیدارانە یعنی نەک ئەوەی کە نەمانتوانیوە داهات و پاشەکەوتێکی باش بۆ تاکەکانی هاونیشتمانیانمان دەستەبەر بکەین لە ڕێی دەسەڵاتەوە بەڵکو تا 50 ساڵی تری نەوەکانی داهاتوشمان خستۆتە مەترسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕاستیە کە ئەمە کارەساتێکی گەورەیە لە ڕاستیە نەک دەستەبەری ئابووریمان بۆ نەکردون بەڵکە قەرزاری بەڵکو ئەوانمان ئێمە ئێستا کوڕەکانمان قەرزارن ئەبێ لە داهاتووە قەرزێکی گەورە لەسەر ئەو حاڵەتە مەترسیدارە ئەو تەسەڕوفە پڕ لە مەترسیەی کە بەرپرسەکانمان نابەرپرسانە کردویانە لە بوازنەی مامەڵە داراییەکانی خۆیان و بە تایبەتی لە چوارچێوەی سامانی سروشتی کە سامانی سروشتی لە چوارچێوەی دەقە قورئانیەکانە ئەچێتە ناو بازنەی ئەنفال خوای پەروەردگارە فەرمێ یەسئەلونەکە عەنی الئەنفالی قل الأنفال لله والرسول يعني خواهي پروردگار نەی فەرمۆ قل الأنفال لله وللرسول لامی بۆ ڕسول بەکار نەهێناوە کەواتە تەنها خواهی پەروەردگار مالکی سامانی سروشتیە و تەنانەت ڕژێمی سەدام حوسێن لە جێگیرکردنی یاسای سامانە سروشتیەکان ئەڵێ سامانی سروشتی گەلی عێراق هی گەلی عێراقە وڵاتی عێراق هی گەلی عێراقە نەیوتوە هی سەدام حوسێنە هی ڕژێمی بەعسە هیچ کەسێکە بەڵام لە سەردەمی ئەمڕۆی ئێمەیە لە بەسڕەوە هەتاوەکوونە خانەقین و هەموو چەمچەماڵ یعنی بەداخەوە هەر بۆریە نەوتێک هەر بۆریە غازێک یعنی کەسێک بەرپرسێک هێزێک لە پاڵیە سەرەتاتکەیەکە و بازرگانی پێوەکە کامە مەترسیەکی گەورەیە لە ڕاستیە و ئەم مەترسیەش بێگومان یەکێک لە مەترسیە هەرە گەورەکانی بریتیە
لەو گەندەڵیەی کە لە پاڵیا ئەکرێ کە ئێمە لە یەکێک لەو کۆنفرانسانەی تایبەت بە بودجەی هەرێمی کوردستان و وەرگرتن و پێدانی قەرزی نێودەوڵەتی یەکێک لەو بەشداریانەی کە من کردم لەو چوارچێوەیە وتم ئێمە پرسیاری ئەوەکەین سیاسەتی نەقدی ئەم وڵاتە چونکە کاک بەختیار بابەتی دارایی بە شێوەیەکی گشتی لە دوو ڕستەیەکەوە بێتەوە ئێمە ئیدارەکردنی مال چۆنێتی بەڕێوەبردننی ماڵ و چۆنێتی بوونی ماڵ ئێمە لە بەڕێوەبردننی ماڵ و داراییە هێزێکی سیاسەتێکی شکست خواردومان هەیە لە ڕاستیا بێدانی پیا بنین چونکە ئێمە بە بەراورد ئەگە سەرنج بدەین لە 12 ساڵی ڕابردوو لەگەڵ حکوومەتی عێراقیە زیاتر لە 100 ملیار دۆلاری ئەمریکی هاتوۆتە وڵاتی ئێمەوە ئێمە ئێستا 100 ملیار دۆلاری خۆمان ون کردووە و ئیدعای زیاتر لە 20 ملیار دۆلاری قەرزی شەکەین ئەوجا دەسەگرینەوە بۆ ئەوەی وڵاتان بەزەیان پێمانە بێتەوە قەرزی نێودەوڵەتیمان بنێ من وتم لە ڕووی شەرعیەوە ئیشکالێکمان نییە لە قەرزی نێودەوڵەتیە من لە بری هەموو مامۆستایانی ئاینیە توانم وەڵامی ئەوە بدەمەوە بە یارمەتی خوای گەورە بەڵام تکایە ئێوە پێمان بڵێن سیاسەتی نەقدی ئێوە چییە ئەم 100 ملیار دۆلارەی وەرتان گرتووە چیتان لێ کردووە چیتان پێکردووە و ئەم 5 ملیاریا 10 ملیارەی کە لە داهاتووە قەرارە وەری بگرن و ئەتانەوێ شەرعیەتی قانونی و شەرعی بۆ وەربگرن پێمان بڵێن چی لێەکەن کارەساتی گەورە ئەمەیە ئەو مرۆڤەی کە قەرزەکە ئەبێ بە پێی ئەولەویەتی لەسەر ئاستی تاکە کەس لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی دەوڵەت و کۆمەلگا ئەبێ بزانێت چی لێ بکە پرۆژە استراتیژیەکانی خۆی پندێکی سینی زۆر جوان هەیە کە من ڕێزم هەیە بۆ جەنابەت بۆ هەموو بیسەران لە سینە ئەوە باوەکاوەترێ مرۆڤەکان سێ بەشن مرۆڤی عاقڵ و تەواو ئەو مرۆڤەیە کە هەمیشە پەیداکردنی زۆرتر بێ لە خەرجکردنی و مرۆڤی نیوە عاقڵ و تەواو ئەو کەسەیە کە پەیاکردن و خەرجکردنی بەرامبەر بێ بە یەکتری بەڵام مرۆڤی بێعەقڵ حاشا یا مرۆڤی ناتەواو ئەو مرۆڤەیە کە خەرجکردنی لە پەیداکردنی زۆرتر بێت بۆیە گرنگە ئێمە هەر قەرزێگەیکەین هەر سەرمایەک هەمانە بیخەینە خزمەتی وەبەرهێنان و گەشەی ئابووری بۆیە لە مێژە وتراوە فێری ئەوەم مەکە کە چۆن مریشکێک یا هێلکەی مریشکێک پیا بکەم بەڵکو فێری ئەوەم بکە کە مریشکێکی هێلکەکرد پەیدا بکەم بۆیە ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە لە ڕاستیە مریشکێکمان هەبێت کە هێلکەی زێڕینمان بۆ بکات نەک هەمومان ببینە هێلکە خۆر و بەردەوام قەرزمان بۆ بکرێ خۆمان و نەوەکانمان لە دوایینەوە باجی قەرز بدەینەوە زۆر سپاس مامۆستا گیان مامۆستا بابەتێکی تر کە ئاڵوێرێکی تازەی ئێستا لە ڕێگەی ترانزێتەوە لە نێوان وڵاتاندا ئاڵوێر دەکرێت دەگونجێ سەرمایەدارێک لە وڵاتێکەوە شمە کەلوپەل کاڵا بکڕێت لە وڵاتی دووهەم بەبێ ئەوەی هێشتا ئەو فرۆشیارەکانی بینی بێ جارێکی دیکە بیفرۆشێتەوە بە کڕیارانێک کە لە وڵاتی سێهەمن ئەمەش لە ڕێگای ئەوەی کە پێدەگوتێت ترانزێت لە نێوان وڵاتاندا دەکرێت و زەمانەتی بانچیەوە ئەمە دەمێ قسم بۆ لەسەر ئەمە بکەیت ئەمە چۆنە ئەمە دروستە لە ڕووی ڕێگە پێدانەوە بێگومان شریعەتی ئیسلام هەر شتێکی حرام کرد بێت لە بەرابەرەوە زیاتر لە شتێکی حەڵال کردووە و دەرگاکانی بە کراوەی هێڵاوەتەوە لە مامەڵە داراییەکانە ئیسلامی پیرۆز ڕیبای حرام کردووە کۆی ئاماژەماندا فێڵ و گزیکاری حرام کردووە بەڵام لە بەرابەردا قەرزی حەڵال کردووە سەدەقەی حەڵال کردووە شەراکەتی حەڵال کردووە قانزات بە شەراکەتی حەڵال کردووە سەلەم و مامەڵەی پێشوەختی حەڵال کردووە بەڵێ ئەمڕۆ بازرگانی نێو دەوڵەتی هەنگاوی گەورەی ناوە لە ڕاستیە و توانای ئەوەی هەیە خزمەتی گەورە بە کۆمەلگای مرۆڤایەتی بکات و کۆمپانیا و بەرهێنە زەبەلاحەکانی دنیا متمانە ئەدەن بە بازرگانەکان کە لقی خۆیان بەرنە وڵاتەکانی خۆیانەوە یا مامەڵەی یەکجاری و یەک گوژمەیی گەورەیان لەگەڵا بکەن بەڵام بۆ ئەمە دڵنیاییانەوێت بێگومان بەشێکی گەورە لە عقودی ئیسلامی پێی ئەوترێ عقودی تەوثیقاتی عقودی تەوثیقاتی یعنی ئامانج و فەلسەفەکەی بریتیە لە دڵنیاکردنەوەی بەرامبەرەکان بۆ نمونە کۆمپانیایەکی گەورەی وەبەرهێنان لە مەجای ئەلکترۆنیاتە
ئامادەیە بای 50 ملیۆن دۆلار کاڵا و شمەک بدا بە بازرگانێکی کورد لە کوردستانی عێراقە. بەڵام بۆ ئەم ڕێگەیە بازرگانە کوردەکە لە بەرابەرە نەک 50 ملیۆن دۆلار بەڵکو 5 ملیۆن دۆلاریشی نییە. چۆن ڕێکەوتن لە نێوان خۆیانە بکەن؟ ئەمە لە ڕووی ئیسڵاحی ئابووری پێی ئەوترێ ئیعتیمادی مستەنەدی. ئیعتیمادی مستەنەدی لە ڕێگەی وەسیتێکەوە بەنکی مراسل، ئەو بانکەی کە هاوڵاتیە کوردەکە متمانەی پێکردووە، بانکەکە متمانی بە هاوڵاتیەکە هەیە و کۆمپانیا وەبەرهێنەکەش متمانەی بەم بانکە هەیە، کەواتە ئەم بانکە بێتە خاڵی هاوبەش لە نێوانیانە. لەسەر جۆرێک ڕێکەوتن لەگەڵ ئەم هاوڵاتیە بازرگانە کوردە ئەتوانێ لەسەر ئەساسی مورابەحە، لەسەر ئەساسی مشارەکە، لەسەر ئەساسی مضارەبە لەگەڵ هاوڵاتیەکە ڕێکەوتن بکە لە ڕوویەکەوە. لە ڕوویەکی تریشەوە دڵنیایی لە ڕێگەی خیتابی ضەمان لەسەر ئەساسی بەپارەکردنەوەی هەر 50 ملیۆنەکە لە کاتی پابەند نەبوونی ئەم بازرگانە کوردە بە مامەڵەکە. ئەم ئەڵێ من پارەی نەقدیت ئەدەمێ بەپێی ئەو مەرجانەی کە تۆ خۆت ڕێکەوتنی لەسەرەکەی. ئەمە پێی ئەوترێ ئاعتیمادی مستەنەدی لە ڕێگەی خیتابی ضەمانەوە، بەڵێ لە ئیسلامە جائیزە مادەم تەکیفی شەرعی بۆ بکرێ بچێتە چوارچێوەی مورابەحە یا مضارەبە یا مشارەکە یا چەندین شێوەی گرێبەستی شەرعی دیکەمان هەیە لەو مەجالەیە. زۆر باشە مامۆستا گیان. دەمەوێت باسی ئەوە بکەم ئێستا زۆرێک لە کڕین و فرۆشتن لە ڕێگای قەرزەوە دەڕوا بۆ نمونە کڕینی خۆراک لە مارکێتێکە بە شتێکی بەسیط باسیکەی خێزانێک عایلێک ڕۆژانە شتێک دەکرێت لە مارکێتێک شتەکڕێ. ئەم خێزانە بەردەوام لە ڕێگای قەرزەوە دەکرێت تاوەکو موچە دێت تاوەکو چی دێت چی دێت تا خێرێکی خوا دێت. بەڵێ ئیتر بەم جۆرانە لەوانەشە بۆ نمونە ئەم خێزانە کەوێتە ژێر قەرزێکی زۆرەوە تاماویشی زۆر نتوانێت ئەم کە ئێستا شتێکی باوە شتێکی باوە لە کوردستان دەوانێت تاماویشی زۆر نتوانێت ئەم قەرزە بداتەوە، یان موچەکەیان زۆر دوا بکە، یان موچەکەیان دەستەبەری ئەو هەموو سەرفیاتە نەکە ئەو هەموو خەرجیانەکە. ئەمە جاری وای لەوانەشە نەدرێتەوە. ینی ئەمە چۆنە ینی لە ڕووی دروستی و نادروستیەوە؟ بێگومان ئەو کەسەی کە قەرزەکەوە ئەچێتە ژێر باری قەرزکردن ئەبێ ئاگای لەوە بێت کە ئیسلامی پیرۆز پابندیەکات بەدانەوە. مرۆڤی قەرزار تا ئاستێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مامەڵەی هەستیارانەی لەگەڵ کردووە لە پێناوی بەرژەوەندی دیگەران و ماف و ماڵ و سامانی خەڵکە. ئەگەر کەسێک وەفاتی کردبێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری کردووە ئایا ئەم کەسە قەرزی لەسرە؟ ئەگەر وتبێتیان بەڵێ فەرموویەتی صەڵوا عەلی صاحبیکم، لەسەر هاوڵەکەتان نوێش بکەن. پێغەمبەری خوا خۆی نوێژی لەسەر نەکردووە کە ئەمە لەبەر قەرزاریەکەی کە ئەمە مەترسیەکی گەورەیە، چونکە ماڵی خەڵک لە گەردەنیەتی و بێگومان هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئەوەی یەکڕا و یەکدەنگن کە لە دوای کوشتنی مرۆڤ خوێنی ڕشتنی خوێنی بەناحەق هیچ تاوانێک لەوە گەورەتر نییە کە ئینسان ماڵی خەڵک بخوات. تا ئەوەیە ئیسلام پێداگری کردووە و تەنانەت مرۆڤێک کە لە ڕێگەی خوایە شەهید ببێت کە یەکێکە لەو کەسانەی بەپێی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم شەرەفی شەفاعەتکردنی ئەدرێتێ بۆ دەوروبەرەکەی خۆی بە مەرجی ئیمانداری دەوروبەرەکەی. بەڵام ئەگەر قەرزار بێت ئەویش یحبەس ڕاگیرێت لە چوونە بەهەشت تا قەرزەکەی بۆ ئەدرێتەوە. بۆیە پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم جیا لە هەر سەرکردەیەکی دیکە لە فەرمودەیەکی شیرینی خۆی لە دوای ئەوەی کە بەیتولمالی مسلمانان بە زمانی ئەمڕۆ وەزارەتی دارایی و ئابووری توانی ئیمکاناتێکی جێگیری خۆی هەبێت و توانی لە ڕووی دەستگرۆیی خەڵکەوە چارەسەری بەشێکی گەورە لە هەژاری بکات. ئەو کاتە فەرمووی هەر کەس لە ئێوە لە مسلمانان ئەگەر مرد ماڵ و داراییەکی بەجێهێڵا ئەوە با میرات بێت بۆ میراتبەرەکانی. بەڵام ئەگەر قەرزێکی لەسەر بوو فعەلەیە دەینوه، ئەوە با قەرزەکەی لەسەر من بێ بۆی ئەدەمەوە، نەک وەک سەرکردەکانی ئەمڕۆی ئێمە کە هاونیشتمانەکانی خۆیان خستۆتە ژێر قەرزەوە و کەم کەس هەیە لە کۆمەڵگای ئەمڕۆی ئێمە بمرێ و قەرزار نەبێت لە ڕاستیە لە کاتێکا کە ئەم گرێ و گۆتاڵانەی ژیان هەیە. بەڵام لە بەرابەری شابێ ئەوەش بڵین کە ئەو برایانەی دوکاندارن، خاوەنی مارکێتن، بازرگانن، سەرمایەدارن، ئەگەر ڕەهەندی چاکەکاری و ئەجر و پاداشتی قیامەتیش نەبێت کە ئەمە بابەتێکی زۆر گەورەیە. تەنانەت خوای پەروەردگار لە سوورەتی تەغابون
ئاماژە ئەدا بۆ ئینسانێک کە ئەمرێ لە قۆناغی پەشیمانی و دوور لە ئیمانە ئەمرێ داواکە لە خوای گەورە کات و مۆڵەتی باتێ و زیندوی کاتەوە یا بەشێک لە ئەجەلەکەی دوا بخا بۆ فەرمێ فەئەصەدەق وەئەکن من الصالحین تا من خێر و چاکە بکەم. زانایانە فەرمون بۆچی لە ناو هەموو نوێژەکان لە ناو نوێژ و ڕۆژ و هەموو چاکەکانی ئیسلامە تەنیا تەعظیمی سەدەقەی کردووە، ئیبرازی ئەوی کردووە. فەرمێ لەبەر ئەوەی کە ئەو لە لێواری سەرمەرگی خۆی و قیامەتی خۆیەتی ئەبینێ کە پاداشتی خێر و چاکە چەند لە لای خوا گەورەیە. بۆیە یەکسەر سەدەقە و بەخشین دەستنیشانەکات. بۆیە ئەو بەڕێزانە جگە لە ئەم ڕەهەندە معنەویی کە وتمان بۆ لای خوا چەند گرنگە لە هەمان کاتە بۆ گەشەی ئابووری خۆشیان، یعنی یەکێک لە بنەماکانی پێشکەوتنی ئابووری ئەمڕۆ دەستکراوەیی هێزە داراییەکانە، دەستگا داراییەکانی دنیا و سەرمایەدارەکانی دنیاە. ئەو سەرمایەدار و دوکاندار و کاسبانەی کە زۆر بەسەر خۆیانە داخراون و ئامادەنین قەرز بە هیچ کەسێک بدەن ئەبێت دڵنیا بن لەوەی کە کەمترین قازانج و کەمترین دەسمایە و سەرمایە بە سنوورداری ئەمێنێتەوە. ئەوانەی کە توانایان هەیە زۆرتر دەستکراوە بن، زۆرتر یعنی بازارگەری بۆ خۆیان بکەن، ئەوانە دوجار قازاجی گەورەکەن و ئەو مرۆڤش کە بیەوێ قانزاج بکە ئەبێ بەردەوام سەرمایەکەی خۆی بخاتە گەڕ و ئیختیاری خەڵکەوە. بۆیە هەمیشە وتراوە ئەگەر ئەتەوێ قانزاجی زۆرتر بکەیت ئەبێ کاسبی زۆرتر بکەیت و وەبەرهێنانی زۆرتر بکەیت. و بێگومان ئەگەر کەسێکیش کەوێتە حاڵەتێک کەسێک قەرزاری دوکاندارێکە نیەتی بیداتەوە، کەسێکی دیکە قەرزاری دوکاندارێکە ئەمرێ کەسێکی دیکە قەرزاری دوکاندارێکە لە مەعاشەکەی ئەیداتەوە، لە خێر و سەدەقەی مسلمانان ئەیداتەوە، بە ناچاری بەداخەوە بڵین شتێک و پێداویستێکی ناوماڵەکەی خۆی ئەفرۆشێ بۆ دانەوەی قەرزەکە، چاوەڕوانی ئەم ئینسانەش لەسەری ئەوە بەهایەکی گەورەی هەیە کە پێی ئەوترێ ئەنظاری معسر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەیان فەرمودەی شیرینی خۆی کە ئیمامی موسلم ئیمامی بوخاری بۆمانە گێڕنەوە کە لەسەر شێوەی چیرۆک کە کەسی وا هەبووە پێغەمبەری خوا فەرمێ یەکێک لە پیاوانی زوو تیجارەت و مامەڵە و بازرگانی کردووە، کاتێک کە مردووە لەیان پرسیوە فریشتەکان هەر لەکە من حەسەنەتین، ئەوە تۆ هیچ چاکەیەکت هەیە؟ ئەویش لە وەڵامە فەرموویەتی بەڵێ من دەفتەرێکم هەبوو لە مامەڵە داراییەکانی خۆمە، هەر کەسێک بە قەرز بە نەقد نەیتوانایە بیکڕێ قەرزم ئەدایە، هەر کەسێکیش نەیتوانایە قەرزەکەم بداتەوە داوای دواخستنی بکردایە بۆم دواخست، هەر کەسێکیش لە دواخستنیشە پێی نەدرایەتەوە ئەم بەخشی. خوای گەورە فەرمێ وئین کان ذو عسرة فنظرة إلى ميسرة وأن تصدقوا فهو خير لكم إن كنتم تعلمون. فەرمێ ئەگەر بەرامبەرەکانتان قەرزاری ئێوە بوو دەست بەسراو بوون نەیانتوانی بیدەنەوە ئەوە ئێوە مۆڵەتیان بدەنێ، خۆ ئەگەر بیان بەخشن ئەوە بۆ خۆتان خێر و چاترە، کۆتایی دنیا نییە. ئەم ڕۆژگارە ڕۆژگارێکی دەستکردە، هەر ئەبێ تێپەڕێت وەکو تاریکایی شەوایە، هەر ئەبێ ڕۆژ بەدوایە بێت، قۆناغ و فترە فترێ قۆناغ ئینشاءالله هەنگاوەنرێت. زۆر باشە مامۆستا باسی بابەتێشکە بکەین لەو بەشەی کە بەرنامەکەمان کاتمان بەدەستەوە ماوە. قەرز بە قیست بەنمونە تۆ قەرزی خانوبەرە هەیە، خانوو بە قیست پێتی دەدەن یان بە قیست سیارەت پێدەدەن کۆمپانیاکان یان بانکەکان، بە قیست مۆبیلاتە کڕیان کەلوپەلی بیناسازی یان هەر شتمەکێکی تر. ئەمە چۆن دەچێتە بابی چیە و بابی ئەم قەرز پێدانە چۆنە؟ بێگومان بەیعی تەقسیط وەکو جەنابەتدا فەرمووت لە مەجاڵی بیناسازی و باڵەخانە بابەتەکەەوە قسەش لەسەر حەڵاڵ و حرامەوە بکەین. بۆ نمونە مەسەڵەن لەسەر سیارەیە کە بە نەقدی بیکڕی بە چەندە و کە بە ئەقساط بە قیست بیکڕی چەندە، خانوویەک بە هەمان شێو هەر سیارەیە، خانووە، مۆبیلاتە، کەرەسەی کارەباییە، هەر پێداویستیەک لە مەجاڵی تەقسیطە لە ڕووی شەرعیەوە جائیزە بە چەند مەرجێک. مەرجی یەکەم ئەوەیە کڕیار و فرۆشیار کەسی سێهەم لە نێوانیانە نەبێت، کەسی سێهەم لە نێوانیانە نەبێت. بۆ نمونە ئەگەر بانکێکە بانکەکە ئیقراری کردبێ کە بە پێی شەریعەتی ئیسلام مامەڵە داراییەکانی خۆی بەڕێوە ئەبات و بە هیچ شێوەیەک ئامادەی مامەڵەکردن نییە بە سوو،
ئەم بانکە وەکو شخصیەتێکی معنەوی ئەتوانێت بازرگانی بکە، ئەتوانێت وەبەرهێن بێ، ئەتوانێت کڕیار بێ، ئەتوانێت شەریک بێ، ئەتوانێت فرۆشیار بێ، ئەتوانێت پارە بدا بە خەڵک کاسپی پێ بکە لە مەجای شەراکەت و قازان بە شەراکەتە، ئەتوانێت پارە لە خەڵک وەرگێ سەرمایە گوزاری پێ بکە لە مەجای شەراکەت و قازان بە شەراکەتە. کەواتە بانکەکە خاوەنی کاڵاو شتومەکەکەی ئەیفرۆشێ بە هاوڵاتیەکە بە قەرز و بە زیادە. مادەم فرۆشراوێک هەیە لە نێوان ئەم دوو کەسەیە، یعنی معقود و عەلەیهیەک هەیە یا موثمەن و ثەمەنێکمان هەیە، بەهایەک هەیە، بڕەپارەیەک هەیە، کاڵاوشتومەکێک هەیە، کاڵاوشتومەکە خانووە، سەیارەیە، کەرەسەی بیناسازیە، هەر شتێک بێ، ئەمە جائیزە مادەم دوو کەس بن، کەسی سێهم لە نێوانیان نەبێت. طبعا ئێستا زۆرێک لە بانکەکان لە بنەڕەتە ئەم بانکانە خۆیان لەسەر مەبدە و بنەمای فائیدەدا مەزراون. قەرز بە زیادە لە وەرگرتنە لە پێدانە، ئەگەر وەریگرێ لە خەڵک فائیدەیەکی جێگیری بۆ دانێ، ئەگەر بیدا بە خەڵک فائیدەیەکی جێگیری بۆ دانێ. ئەمە لەبەرەوەی کە بانکەکە قەرز دەرە، قەرزەکە بۆ هاوڵاتیەکە ئەبژێرێتەوە، کاتێ لە کۆمپانیای سیارە ئەو مامەڵە ئەکات، لە ڕاستیە کۆمپانیەکە فرۆشیارە، هاوڵاتیەکە کڕیارە، بانکەکە ئەبێتە وەسیت لە نێوانیانە. ئەگەر ڕیبەوی بێ ناتوانێت، چونکە بەپێی قانونی دەولی ناتوانێت قبولی مەخاتر و مەترسی بکە لە مامەڵەیە، بۆ ئەوەی ئەو مەخاتر و مەترسیەشی بۆ پێشنەیە لە هیچ کاتێکە نەئەبێتە کڕیار، نەئەبێتە فرۆشیار، کەواتە ئەبێتە قەرزدەر. من ئەچم لە کۆمپانیایەک سیارەیەگە هێنم لا سامەحەڵە، من بە حازر نیمە، ئەویش بە قەرز نایدا، ئەڵێن بانکی فلان وەرە تۆ داخل ببە، قەرزەکە بۆ من ببژێرەرەوە، دوای من بە زیادە ئەدەمەوە. ئەمە شەرعەن جائیز نییە. بەڵام ئەگەر بانکەکە لە مینهاج و لایحەی کارکردنی خۆیە بڵێ من بنکێکی ئیسلامیم و ڕقابە و هەیئەی شەرعی خۆی هەبێ بۆ ئەوەی مەسالێکی دروست، ڕێکارێکی دروستی بۆ دابنین بۆ کارکردنی و چاودێری و لێپرسینەوەشی لەسەر بێ، لەسەر بنەمای کڕین، فرۆشتن، خاوەندارێتی مامەڵە بکە، بۆ ئەوان دروستە، چونکە ئەوان خۆیان خاوەندارێتیەکەکەن و شتەکە ئەکڕن بۆ خۆیان لە چوارچێوەی المرابحة للآمر بالشراء، کەوە بێتە سێکوچکەیەک، سێکوچکەکە لەوێ بانک هەم فرۆشیارە بێ لە ڕوویەک لەگەڵ هاوڵاتی، لە ڕوویەکی تر کڕیارە بێ لەگەڵ سەرچاوی ئەو کاڵاوشتومەکە هەرچیەک بێت. بانکەکە لەو کاتەیە هەم زەرەری شەکە هەم قازانجی دەکات لە کاتیبوونی کارسات و بەڵێ هەر مەترسیەک ڕوویدا ئەو ئەگونجێ زەرەر بکات یا قازانج بکات زیاتر لەوەی کە تەوەقوعیەکات خۆی. کەواتە مەرجی یەکەم بۆ بەیعی ئەقساط کە شەرعی بێ ئەوەیە لە نێوان دوو بەشا بێ، دوو لایەنا بێ، کڕیار و فرۆشیار. مەرجێکی دیکە ئەوەیە ئەو تەقسیتەی لەسەری ئەکرێ، ئەو بڕە قەرزەی لەسەری دیاریەکرێ لە پێفرۆشتنەکەیە ئەکرێ بە قیستی مانگانە لە کاتی دانەوە و سەرپێچی و دواکەوتنی ئەم کەسە هاوڵاتیەیە، ئەو هیچ غەرامەیەکی تەخیر و زیادەیەک نەخاتە سەری، ویان جەدوەلەی قەرزی بۆ نەکات، بڵێ لەبەرەوەی کە تۆ ئەم مانگە نەداوەتەوە ئەوەندە ئەخەمە سەری، و مادەم ئەمجا ئەم پێت نادرێتەوە 4 مانگی تیگە، مەسەلەن یەکەم جار بە شتێکە بای $200 سەلاجەیەکە بای $200 بە $220 پێیاوە، بەڵام لەبەرەوەی کە بڵێ 2 مانگ نەداوەتەوە ئەیکەم بە $240 لەسەرت، نەجەدوەلەی قەرزی بۆ بکە، قەرزەکەی زیادکە لەسەری، نە لە کاتی دواکەوتنیشە زیادەی لەسەر قەرزەکەەوە لێوەربگرێتەوە. دەکرێت بەڕێکەوتن بکرێ ئەگەر لە کاتی خۆیدا ئەم کەسە پەیوەست نەبوو بە دانی قستەکانەوە، بڵێ ئەگەر دواکەوتی زیاتر لێوەردەکرم شتێکی شەرعیەوە. یەک ڕێکەوتنی شەرعیمان هەیە، ئەویش بە دوو مەرج. مەرجی یەکەم ئەبێ هەیئەیەکی شەرعی پسپۆر لە شەریعەت و ئابووری بڕیار دەربن لەو مەجالەیە، چاودێر بن، بوونی چاودێرێکی لەو شێوەیە هەبێت. دووهەم بڵێ من زیادەیەک لێ ئەسەنم، بەڵام ئەو زیادەیە بۆ خۆم نییە، لە مەجالێکی خەیریە سەرفیەکەم، بۆ نمونە ئەیەم بەڕێکخراوی هانای خێرخوازی، ئەیەم بەڕێکخراوی بەخشین، ئەیەم بەڕێکخراوی کەم ئەندامان، ئەیەم بەهەر بە نەخۆشخانەی هیوا، بە هەر ڕێکخراوێکی ئەدەم کە ئەو ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ بیگەێنێت دەستی خەڵکی محتاج و مستحق. یعنی خاوەنی کارەکە ناتوانێت بە هیچ شێوەیە سوودمەند بێ لەو غەراماتایی کە وەریەگرێ، بەڵام لەگەڵ ئەوەشە لە ڕۆژگارێکی وەک ئەمڕۆیە کە خەڵک نەدارە، ئەسڵ ئەوەیە کە ئێمە سەماحمان لەگەڵ بەرامبەرەکانمان هەبێ و چاوپۆشیان لێ بکەین، نەک غەرامەی تەخیری بخەینە سەریان، چونکە ئەو وەکو کابراوەتی
يجوز يعني شي وتي يعني نابێ وتی لا يجوز وتی ئەوە هەر نابێ ئەو ناتوانێت ڕاستە قەرزەکە بداتەوە ئێستا ئێمە بەرگرانیەکی تری بۆ دروستکەین بە ناوی شەرعی یا بە ناشەرعی هیچیان بەلای منەوە شتێکی پەسەند نییە. مامۆستا لەوە چێ دوای پرسیار بێ و پێشم خۆشە بە کورتی بێ نەمانی متمانە یا پەیوەست نەبوون بە دانەوەی قەرز وای نەکردووە کە یان نەبووەوە هۆکارێک بۆ کەمبوونەوەی قەرز و قەرزکاریان بۆ ئەوەی کە خەڵک قەرزدا بە بەوانەی کە پێویستیان بە وەرگرتنی بڕێک لە پارەیە. بە بڕوای من کەمبوونەوەی متمانە هۆکارێکە بەڵام چاوچنۆکیش هۆکارێکی دیکەیە بێباکیش هۆکارێکی دیکەیە. بەختەوەرترین کۆمەلگاکانی دنیا کاک بەختیار ئەو کۆمەلگانن کە لەسەری سەرەوە کەمینەیەکی زۆر کەم دەوڵەمەندمان هەیە لە دامینیشەوە کەمینەیەکی زۆر کەم هەژارمان هەیە بەڵام لە ناوەڕاستیا بە ئەستوری خەڵکێکی مامناوەندی خۆژیەنمان هەیە بەڵام لە وڵاتی ئێمەیە چینی ناوەندمان کەم بۆتەوە کە ئەمە سەرچاوەکەی بۆ ئەنانیەت بۆ گەندەڵی بۆ بەلاڕێیابردننی ماڵ و سامانی ئەم وڵاتە بۆ قۆڕخکاری هەروەکو لەکایی سیاسیە کراوە لەکای ئابووریشە بە زیاترەوە کراوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە زۆر پێداگریەکە لەسەر ئەم بابەتە فەرمێ ئەبغیکم فی الضعفاء منکم إنما تنصرون وترزقون بضعفائكم ئەفەرمێ ئەمەوێ ڕازی بکەن لە جۆری مامەڵەتان لەگەڵ هەژارەکان لاوازەکانی ناو کۆمەلگەی خۆتان چونکە ئێوە سەرکەوتنتان ڕزق و ڕۆزیتان وابەستەی هەژارەکانتانە وابەستەی لاوازەکانتانە هەر کۆمەلگایەک بەزەی بە هەژارەکانیان نەهاتەوە ئەوە فاتیحەی لەسەر بخوێنە کۆمەلگەیەکە کە چاوچنۆکی حرس و تەماع تەکنیز و ئیسراف و تەبذیر یعنی ئەبێتە ئامانج و ئاراستەی لە کۆمەلگای ئێمەیە کە دەیان هەژار یعنی ئەمڕۆ لەبەر سەرمای شەوی زستانە هەڵە لەرزێ و پۆشاکێکی شەرەفمەندانەی نییە لە بەریکا و خوان و دەفر و سفرەیەکی نییە سەربەرزانە بیڕازێنێتەوە دەیەها خەڵکمان هەیە لە متریفین ئەم وڵاتە کراسی ئاڵتونی بۆ هاوسەرەکانیانەکەن و لە چەندین بواری دیکە تەجاوزەکەن تەبذیرەکەن و ئەچنە بازنەی ئیسراف و زیادەڕەوی و بەهەدەردانەکانەوە بۆیە چەنێ بێمتمانەی کاریگەری و جێکەوتەی خراپی هەیە ئەوەندەش لە بەرابەرە بێباکی بوونی هەیە بۆیە من پێم وایە دەوڵەمەندەکانمان سەرمایەدارەکانمان لەگەڵ ئەوەی کە من ڕێز و حرمەتی زۆرم بۆیان هەیە و ئومێدەخوازین چەندانی تریش بن لە ڕاستیە چونکە ئاوەدانی پێشکەوتنی ژیان وابەستەی ئەوانە بەشێکی زۆری بەڵام پێویستیان بەوەیە زۆرتر و زیاتر لە خۆ بردوو بن لەم ڕۆژگارەیە خۆیان وابەستەی بڕی زەکاتێکی دیاریکراو نەکەن چونکە خوای پەروەردگار تەئکید لەسەر ئەوە کاتەوە کە ماڵ و دارایی حەقێکی دیاریکراوی تایە بۆ سائیل و مەحروم بۆ کەسێ داواکە بۆ کەسێک بێبەش کراوە بە هەر زوڵم و ستەمکاریەک لە ڕاستیە ئەمڕۆ چینێکی فراوانی فەرمانبەرانی ئەم وڵاتە بێبەش کراون لە مافی خۆیان ناوەی کە لە بنەڕەتە ئەمانە هەژار بن بۆیە قورئانی پیرۆزە فەرمێ یەسئەلونەکە ماذا ينفقون قل العفو خوا فەرمێ بە پێغەمبەر پرسیارە لێ یەکەن چی ببەخشن هاوڵەکانی تۆ بڵێ العفو والعفو الزیادة عن الحاجات ئەمڕۆ ئەبێ بەخشندەکانمان سەرمایەدارەکانمان بەخشینی ڕێژەی لە 2.5 زەکاتەکەیان زۆر لەوە زیاترکەن و پێیان وانە بێت ئەگەر تەنها بە بەخشینی ماڵی زەکات ئەرکی خۆیان جێبەجێ کردووە چونکە بەخشین مەودایەکی فراوانی هەیە و ئینسان ئەبێ بە پێی ڕۆژ و کات و ڕێژەی هەژاری و نەداری کۆمەلگا و دەوروبەرەکەی خۆی لەبەرچاو بگرێت. زۆر بەڕێز مامۆستا ئەبوبەکر پێنجێنی زانای ئاینی زۆر سپاس دەکەین کە لە بەرنامەی ئەمڕۆی باس و خواز لە تەوەرەی جۆرەکانی قەرز لە ئێستادا لەگەڵمان بووی زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە بینەری بەرنامەی باس و خواز بوون هیوادارین هەمیشە لەش ساغ و کامەران و بەختەوەر بژین خی گەورە یار و یاوەری گژلایەک بێ خواتان لەگەڵ